چۆن بتوانانی ئەگە وەرزی یەکەم شکست بێنی وەرزی دووەم سەر بکەوین؟ جوان پرسیارێکی جوانە. چۆن شکستەکانی خۆمان باشکەین، چۆن کەوتنەکانی خۆمان باشکەین. قسەیەکی زۆر معقولە. ئەم خوشکە بەڕێزەمەڵە کاکتۆ من سێ چوار دەرس کەوتومە. جاری یەکەم بزانە لە چی وانەیەکە لاوازی. دوو بزانە هۆکاری لاوازی لەو وانەیە چی بووە. سێ هەوڵ بدە بە خاڵ لاوازیەکانی خۆت بنووسە. چوارەم هەوڵ بدە دوای نیوەی ساڵ وە کۆرسی دووەم کاتێک بۆ ئەو وانانە زیاتر تەرخان کە. پێنجەم هەوڵ بدە لەو وانانەیە لە ناو پۆلا زیاتر بەشداری کە مەسەڵەن چ لە وانەی ئینگلیزیە خراپی زۆرتر دەست هەڵبڕە، زۆرتر پرسیار بدەرەوە، لە ناو پۆلا زیاتر بەشداری کە، تێبینیەکان زیاتر بنووسە، وەڵامی پرسیار زیاتر بدەرەوە، دوای ماوەیەکتر ئینگلیزیت خۆشەوێ. مامۆسای ئینگلیزی خۆش دەوێ، پەیوەندی لەگەڵ ئینگلیزیا خۆشە بێ، زۆربەی وەڵامەکان نەزانی. شەشەم هەوڵ بدە پرسیاری تەلەبە و مامۆستاکان کە دەیکەن زۆرترین پرسیارەکان لە لای خۆت بنووسەرەوە. یعنی ئەو تەلەبە پرسیارەکە لای خۆت بینووسەرەوە، تەلەبە پرسیارەکە لای خۆت بینووسەرەوە، بۆی وەڵامی پرسیاری تەلەبەکانیش بزانی، بۆ وانەکەت زۆر باش و چاکە بێ. خاڵێکی تر کە گرنگ و مویمە لە کۆرسی دووەمە یان لە خولی لە باڵێن لە دوای نیوەی ساڵە بە تایبەتی پێنجشەمان و جومعان کاتێکی تایبەت تەرخان کە بۆ ئەوانانەی کە لاوازی. مەسەڵەن ئەو کچە جوانە کاکتۆ من لە زانست دەرەجەم کەم هێناوە، کەواتە دوای نیوەی ساڵ هەموو پێنجشەمە و جومعانێک 2-3 سەعات زیاتر دابنێ بۆ زانست. ئەو کچە جوانەوە لە کاکتۆ وڵای من لە ئینگلیزی خراپم، ئەڵم لەمە دووە هەموو پێنجشەمە و جومعانێک سەعاتێک 2 سەعات کەلیماتی ئینگلیزی لەبەرکە، کەلیماتی عەرەبی لەبەرکە، بە کەلیمە و معنای خۆت باشترە، ئەو وەختە بەدڵنیایی تۆ باش و چاکە بی. خاڵێکی تر کە گرنگە بۆی شکستەکانمان باش بکەین، بڕۆ پرسیار لە مامۆستاکە بکە. مامۆستا گیان چۆن دێتەوە؟ مامۆستا چی بکەم؟ بڕۆ لە خاڵت لە مامت هەواڵ بپرسە بۆ لەو دەرزەیە با چاکت کە. احتیمال زۆر ینی دایکان و باوکان زۆر جار بۆ نمونە زۆر جاری چێ لە کێشەکانمان، نێک چێ لە بێتاقەتیەکانمان، نێک چێ لە ناڕەحەتیەکانمان ئەوەیە کە بۆ نمونە مەسەڵەن قوتابیەکی بەڕێز لەوانەیەکە لاوازە ناپرسێت. يعني تو مثلا العربية لاوازي قيت شيكا بالزوايا كتاني بلي ما مستطوع العربية زور لوازم بنشينكات بيالد بنشيني عربي بيدله او برز مثلا لقواعد انجليزيه لوازي ما مصايكي خزم تاني يعني خش يكتي تلفزيون كويا ديت اموزو ار واسو ويرو دو سودو ها همو بنشينكات فيرك رابردو يعني شي رانبردو يعني شي تصريف السيم يعني شي فعل يعني شي بون من رانبردو كان يعني شي بهمو بنشينكات فيردكات بدنياي ولا كرسي دوما باشا يما قورتين كيشمان شيا تلباغات نزيكي دوري دوام خريكة أكويت إن جعلت داية فريام كوزع شراب ونمونا بيستم يناول السطازة بيست دسط شون شاكا كريتو قرصة باسانی هەڵناسیێتەوە. بەڵام ئەگە تۆ لەو کاتەیەکە لە وەرزی یەکەم لە 60ەکە و لە 20ەکە تۆزە دەرەجەت خراپ بووە فریای خۆت بکەوی بە دڵنیاییەوە لەو یەک دوو ئیمتیحانی دوای نیوی ساڵ دایک و باوک و خوشک و براکان فریاتەکە کەواتە لە شکستێکە کە هەتا ئاماژە بە مامۆستاکە و بە دایک و باوکت و بە توێژەرەکە بکات دڵنیام فریات دەکەوێت.